بەخێربێن بەخێربێن سەر و سەر چاومان من یادگارم ئەمڕۆ هەر هەمومان پێکەوە بەرنامەکە پێشکەشەکەین. بەرنامەی پاسی هەڵبژاردن هەموو جارێک دوو کاندید دوو لایەنی سیاسی جیاواز بانگەشت دەکاتە ناو پاسەکەی کا بەسەرنشینی پاسەکە بۆ ئێمە هەمومان پێکەوە پرسیاری لێ بکەین. بۆ زۆر گرنگە پرسیارەکانمان لەو پرسیارانە بن کە وەکو هاوڵاتیەک خەمی ئەوەیە. ئەگەر ئێوە حازرن با بەرەو پاسەکە بچۆ. بەڵێ بینەرانی ئەزیزی پاسی هەڵبژاردن سڵاوتان لێبێت من یادگار فایقم بەرنامەی پاسی هەڵبژاردنتان پێشکەش ئەکەین. ئەم بەرنامەیە هەمیشە دوو کاندید ئەهێنێت و ئیکا بەسەرنشینی پاسەکە لەگەڵ کاندیدەکانیشە کۆمەڵێک گەنج کۆمەڵێک هاوڵاتی ئەزیز و بەڕێز دێن پرسیاری خۆیان لە کاندیدەکان ئەکەن. دیارە بۆ ئەم بەرنامەیە ئێمە دوو میوانی ئەزیز و بەڕێزمان هەیە لە دەستە ڕاستم دکتۆر زێدان ڕەشید خان کاندیدی پارتی دیموکراتی کوردستان زۆر بەخێر بێن و هەروەها کاکاوە مەمەند فەرج کاندیدی هاوپەیمانی بەرەو ئیسلاح کە دووبارەیەکەمەوە هاوپەیمانێتیەکە لە نێوان یەکگرتووی ئیسلامی کوردستان و بزوتنەوەی ئیسلامی دروست کراون. بەخێر بێن سەر و سەرچاومان بەر لەوەی بچینە ناو پرسیارەکان و بابەتەکان گەرم بن بابینەران ببینن و بزانن ئێوە کێن لە ڕێگەی پرۆفایلەکانتانەوە. دکتۆر زێدان ڕەشید برادۆستی لە ساڵی 1992 لە قەزای سۆران لەدایک بووە. لە نێوان ساڵانی 2001 تا 2005 بڕوانامەی بەکالۆریۆسی لە زانکۆی سەلاحەدین بەدەستێناوە. لە ساڵی 2010 ماستەری لە شوێنەوارناسی وەرگرتووە. لە ساڵی 2011 دکتۆرای لەسەر شوێنەواری کۆیە بەدەستێناوە. لە نێوان ساڵانی 2006 تا 2012 جێگری نەقیبی سندیکای شوێنەوارناسانی کوردستان بووە. ڕاگری کۆلێژی ئادابە لە زانکۆی سەلاحەدین چەندین توێژینەوەی لە گۆڤارە ناوخۆیی و بیانەکاندا بڵاو کردوتەوە. کاوە مەمەند فەرج ساڵی 1970 لە شاری کۆیە لەدایک بووە. لە ساڵی 2001 دیبلۆمی لە کارژێڕی وەرگرتووە. لێپرسراوی یەکەی ڕێخستنی یەکگرتووە لە شاری کۆیە. ئەندامی یەکێتی ئابووری ناسانی کوردستانە. ئەندامی کۆمەڵەی کوردستانێکی سەوزە. 14 ساڵ ئەزمموی کارژێڕی و بەڕێوەبردنی هەیە. خاوەنی 26 ساڵ ئەزمموی کاری ڕێکخراوەیی و سیاسیە. بەڵێ بینەرانی ئەزیز دووبارە سڵاوتان لێبێت بێگومان لە ڕێگەی پرۆفایلی هەردوو کاندیدی بەڕێزەوە ئێستا زانیاری زیاترتانەیە کە کێن چیان کردووە و بواری ئیشیان چی بۆ. دکتۆر زێدانگەر لە جەنابتانەوە دەست پێ بکەین ینی هەمیشە ئەم پرسیارە باوە ئەەکەم من کە بووە بە پرسیارێکی باو دوای چەند ئەڵلقەیەک لە شەشەڵخی ڕابردووەم پرسیارە کراوە. بۆچی هاتووی سواری ئەم پاسە بووی ئەتەوێ بتگەێنێتە کوێ؟ مرۆڤ هەموو کات ئامانجی هەیە بۆی بگاتە ئامانجەکانی خۆی هەوڵ دەدات. ئێمەش ئەمڕۆ سەرڕای ئەوەی کە سوپاس پێزانین بۆ ئێوە بۆ کەناڵەکەتان بۆ ئەو بەرنامە جیاوازەوە خۆشحاڵن کە لێرەش ئامادە بوون. ئێمە ئەمڕۆ بەڕێگاین بەرەو هەڵبژاردن هەر کاندیدێک لە کاندیدەکان کارنامە و پرۆگرامی خۆی هەیە لەوانەیە زۆرێک لەوانە بە پێی کار و پسپۆڕی خۆی بتوانێت زیاتر خزمەت بە کۆمەڵگە بکە. ئێمەش لەو ڕێگای بەرەو هەڵبژاردنین ئینشاءالله هەموو لایەک سەرکەوتوو دەبێت هەرچەندە زەحمەتیشە هەموو کاندید پێکەوە سەرکەون تەنها 100 کاندید ئەوەی کە ئەڵە هەڵبژاردنە لەگەڵ کۆتاکان بەسەر دەکەوێت. بەڵام ئامانجیمە ئەوەیە کە لەو ڕێگایە گەیشت بگەینە شوێنێک بتوانین بە پێی پێویست لە هەموو خاڵانەی کە کارنامە دامانناوە کاری لەسەر بکەین و خزمەتی کۆمەڵگای پێم بەگشتی. پرسیارێکی زۆر ینی کورد بە کورتی وەڵامم بدەیتەوە. ئەگەر پاسی هەڵبژاردن لەو وێزگەی داتەنێ ئەو وێزگەیە بێ کە ئیتر ئەبێ لێەوەی بچتە ناو پەرلەمانی کوردستانەوە چیەکەی؟ سەرەتا هەموو ئەو کارانەی کە داماڕۆشتووە وەکو لیستی پارتی دموکراتی کوردستان کە
10 خاڵی جەو گرنگ هەیە لە ناو بەرنامەی پارتی دموکراتی کوردستان و هەموو کاندیدێکیش لە چوارچەوەی ئەو خاڵانەدا چەند کاری تری هەیە منش وەکو بەندە کۆمەڵێک خاڵم هەیە کە کاری لەسەر بکەم لە کاتی چوونە ژوورەوەمان بۆ پەرلەمان دەست بۆ کارانە دەکەین کە کاری لەسەر بکەین و هەموو ئەو کارانش ئەوەیە کە ئێمە وەکو حیزب بکەینە وەسیلەیەک بۆ خزمەتکردن بە کۆمەلگای کوردی و هەرێمی کوردستان. زۆر سپاس مامۆستاکاوە بێمەوە لای جەنابتان کاندیدی هاوپەیمانی بەرەو ئیسلاحن بەرەو ئیسلاح بۆ بەرەو ئیسلاح. بەناوی خۆی گەورە سپاس بۆ جەنابتان سپاس بۆ بەڕێزانەی کە هاتوون و هەموو ماندوون بۆ بەرەو ئیسلاح من لێرەوە کە هاتم لەو پاسەوەەوە هەز دەکەم کە خەمی هەموو کوردستان بگێنم و خەمی وڵاتە بگێنم و خەمی ئەو نیشتیمانە بگێنم و خەمی تاکە ئەو هاوڵاتیانە کاتێک لە سەرکردەیەکیان پرسی لە بەرچی لە پاڵ ئەو ماڵە دانیشتووی لە دەرگا نەداوتی بۆ هاتووم بۆ ئەوەی بتوانم ئێوە عزیەت نەدەم من بۆ هاتووم بۆی بتوانم ئیسراحەت و خۆشگوزەرانی بم لە هەمان کاتدا لە کاتێک لە وەفدی ڤێتنامیان پرسی کە کاتێک ڕۆیشتن بۆ ڕۆیشتن لە پاریس دانیشتن لەگەڵ وەفدی ئەمریکیەکان وشتیان بۆ تەرتیبکردبوون لەوانە بەڵام ئەو لە کاتێکدا هات چون لە لای قوتابیەکمانەوە لە لای قوتابێکی ڤێتنامیمانەوە کە بۆی بتوانن خەمی وڵاتیان بگەێنن دوایی یەک داوایان نەبوو داوایەکە تەنهاوە بوو دەبێت ئەمریکیەکان لە وڵات بکشێنەوە کەواتە ئێمە بەڕاستی مشکلەوەمان هەیە من لەسەر چوارتە وەردەمەوێت پێت بڵێم کە بەرنامەی من ئەوەیە یەکەمان دژایەتی گەندەڵی دووەمان حکمڕانی ڕەشید سێمیان گەشەی ئابووری چوارەمیان پێگەی هەرێمی کوردستان ئەو چوارە دەمێت بەڕاستی بە فعلی و بە واقع و بە قەناعەتەوە ئیشی لەسەرکەم و ئەزمموی ڕابردووشم ئەوەی کە بووە ئەوەی کە هەیە لە ڕابردوودا کە توانیمانەوە ئیتر ئیش لەسەرەوە بکەین بەڕاستی یەکەمیان پێگەی هەرێمی کوردستانیان بتوانین بڵێن پێگەی دەوڵەتداری بەڕاستی شتی عشایری نییە شتێک دەتوانم بڵێم پەیوەندی بە سیستەمی جیهانیەوە هەیە تۆ چەند دەتوانین ناو دەوڵەتەدا ناو سیستەمی جیهانیدا دەتوانیت چی بکەیت ئەوش پەیوەندی بە دوو بەعدەوە هەیە یەکەمیان بوعدی ناوخۆیی دووەمیان بوعدی دەرەوە بوعدی ناوخۆیی کە کارکتەری زۆر سەرێکی هەیە من دەتوانم ئەو قوتابانەی دەخوێنن ئێستا فعلەن هیواجیان بۆ دروستکەی خەڵک دەچێتە خەستەخانێک فعلەن هیوای هەیە باشە یعنی کە ئەچیتە ناو پەرلەمانەوە متمانەت پێبەخشرا و بووی بە پەرلەمانتار یعنی هەر دانیشتی هەفتەی یەکەم ئەوەی لۆبی بۆ ئۆکەیت و کاری بۆ ئۆکەیت و ئەتەوێت بیگەێنی بە ئەنجامێکی باش چییە ئەوەی لە مێشکی تۆیە منەوەی لە مێشکمە بەڕاستی زۆر شتە دەتوانم هەل لە ئەولەویەتی هەموو ئەو زۆر شتە بەڵێ دژایەتیکردنی گەندەڵیان چۆنێکم بەو سیستەمەی کە هەیە ئێستا هە دەتوانیت لە هەموو جمگەکانی کوردستان و دەست پێکەی کە بەڕاستی کوردستان بە واقعی زۆر خراپ ئێستا یعنی تۆ من با پێت بڵێم سێشن لە وڵاتی ئێمە دەڕۆ کاگیاتگەر یەکەمیان عقل ئەومە دکتۆرا و ماستەر و خەڵکە بەتوانێت دەڕوا وڵاتە بە جێدێ لە پێناوچی دومە خەڵک پارەی هەیە و دەڕوا سێمان هێزی کار دەڕوا کەواتە ئێمە ئێستا بەڕاستی وڵاتمان لە قەیرانێکی زۆر گەورەدایە کە ئێمە چۆن بتوانین ئەو هیوایە دروستکەین چۆن بتوانین ئەو قەناعەتە دروستکەین بتوانین ئەو هیوایە بگەڕینەوە ئەو مەسەلە داخلیەکەیە کە چۆن بتوانین لە دایرەیەکەوە دەست پێکەین ئەمە ڕەنگە بە 4 ساڵیش قرس بێ بکرێت یعنی بۆ نمونە لە دوای 2009ەوە دەڵێ هەزاران ئۆپۆزیسیۆن دروست ئەبێت یعنی لایەنەکان ئاماژەیان بەوەدا دوای 4 ساڵی ئۆپۆزیسیۆنی پاشان هاتنە حکوومەت ئەڵێن هێشتا کاتمان پێویستە تۆ چۆن لە 4 ساڵە ئەمانە ئەەکەی دەڵێ هەزاران میل لە هەنگاوێکەوە دەست پێ دەکەن من ئەوەی دەڵێم ئێستاستم تەرکیز بکەیتە سەر ئەو هەنگاوە ئەیت زۆر باشە من دەمێ پێت بڵێم بەڕاستی یەکەمیان لەسەر مەسەلەی شەفافیت دەبێت میدیا خەڵک وەزایدەن دادوەری دەبێت لەبەردەم ئەو سێدا زۆر واڵا بێ بەداخەوە کە ئێستا لە کوردستاندا مەگەر هەندێک شتێنی نهێنی نەبێ مەگەر بۆمبی ئەتۆمی نەبێت کە هەندێک شتی تایبەتە و پێویستی بە سیستەمێکە کە سیکوریتی هەبێ و بتوانێت پارێزرێ ئەوەی کە ئێستا بەڕاستی لای ئێمە تا ئێستا پشتە سەرەتاییەکان بە خەڵک ناگەن کەواتە من دەمەوێت لە ناخیەوە دەست پێ بکەم کە من ڕۆیشتم منداڵەکەم بر بۆ ڕەوزە منداڵێک لێوە گریاتوی توخوا مامەسە وەرمانگرە کە لە هەمان کاتدا وەرنەگیرا لێوێ کەواتە ئێمە دەبێت لە سیستەمی ڕەوزەوە خواستەکەم بێگومان قسە لەسەر ئەوانەکەین قسەی زیاتریشی لەسەرەکەین دکتۆر زێدان ینی هەمیشە قسە لەسەر ئەوە ئەکرێ ئەوتێت بۆ نمونە ئەگەر بە پێپلیکانەیە کە بە قادرمەیە کە بیتە خوارەوە یا بچیتە سەرەوە ناکرێت لە کۆتادانەوە خۆتەڵدەی بۆ یەکەمدانە چونکە ئازیێتتە بێت ئەوتێ لە ناو پەرلەمانی کوردستان لە 4-5 ساڵی ڕابردووە پەرلەمان بوو بە ینی حەلبەیەکی سیاسی زیاتر بەریەککەوتن بوو زیاتر پێکاڵبژان بوو یەک دنیا پرۆژە یاسای گرنگ بوو لە بوارە جیاوازەکان لە بواری هونەری لە بواری کشتتوکاڵی لە بواری زۆر بوار ینی بواری جیاجیا لە بواری ئابووری نەیان پەرژاو شتانە بکەن چونکە سەرقاڵیەوە بن چۆن بەریەک ئەکەون بە کورتی و کوردی شەڕی حزبەکان هاتبوو ناو پەرلەمانەوە ئەم 4 ساڵی دادێت ئەبێت چۆن بێت بە بێگومان ئێمە بەو شێوەیە بێت دیسان
هەمووەکو لیستی پارتی هەمووەکو کاندیدێکیش هەمومان هیواخوازین لە 4 ساڵی داهاتوو پەرلەمانێکی جیاواز بێ پەرلەمانێکی کارا و پەرلەمانێکی گەنج بێ پەرلەمانێک بێ ڕێگری لە هەموو گەندەڵێک و لە هەموو سەرپێچێک بکە کە بەرامبەر بە خەڵکی کوردستان دەکرێت بەڵام ئەوەی کە زۆر گرنگە ئێمە دەرز وەرگین لەوەیە کە شێوازی بوون بە معارەزە یاخود بەشداریکردن و بەشداری نەکردن لە حکوومەت نەبێت عرقلەیەک بۆ حکوومەتی داهاتوو یان بۆ پەرلەمانی داهاتوو شێوازەکە وا بێ میکانزم لە سەرەتا هەموو لایەک ڕێککەوتن بەڵام لێک جیابوونەوەی تێدا دروست بوو بە هەر ئەو کارێک بێ لە هۆکارانەی کە دروست بوو بەڵام هەمومان هیواخوازین هەرچەندە 4 ساڵی ڕابردوو زۆر تاڵ بوو بەهۆی شەڕی داعش و چەندان گرفتی سیاسی و ئابووری کە لە هەرێمی کوردستاندا ڕوودا بەڵام ئەوەی ئێستا ئەمڕۆ دەیبینین بە گروتینێکەوە بۆی خزمەت بکەین لە 4 ساڵی ئایندا یەک دەست بین یەک لیست بین ئەوەیە کە ئامانجی سەرەکی ئێمە وەکو لیستی پارتی ئەوە بوو دەبێت بە هەر شێوەیەک بێ هەڵبژاردن لە کات و ساتی خۆیدا بکرێت بۆی حکوومەت و پەرلەمان پەچی نەکەوێت بەردەوام بێ و پرۆسە سیاسی لە هەرێمی کوردستان ئەمە لە هەموو جیهانیشدا هەیە بەڵام ئەوەی کە پێشتر ئێمە دەمان بینی بەڕاستی لە مانجی ڕابردووشدا جیاوازی لە هەموو جیهان ئێمە لە جیهاندا دەبینین حزبی دەسەڵات دائیمەن دژی هەڵبژاردنە معارەزە دەڵێ لە هەموو کات و ساتێک دەبێ بکرێ بەڵام لای ئێمە پێچەوانە بوو ئێوە وەکو پارتی لە 4-5 ساڵی ڕابردووە هەستەکەن فراکسیۆنەکەتان توانیویانە کارنامەی لیستەکە جێبەجێ بکەن کارنامەکان 100% جێبەجێ نەکراوە وەکو ئاماژەم پێکرد هۆکارە سیاسیەکان هۆکارە سەربازیەکانی شەڕی داعش و قەیرانە ئابوووریەکان بربەست بوونە لەسەر کارنامەی هەموو لایەنەکان بە دەرەجەیەکیش پارتی لەبەرەوەی دەسەڵاتی یەکەم بووە لەبەرەوەی دەسەڵاتی سیاسی بەدەست بووە ڕێگر بۆ بەرامبەر کارنامەکان بەڵام ئەمڕۆ پارێزگاریکردن لە هەرێمی کوردستان و مانەوەی لە هەرێمی کوردستان و ڕۆشتنی بەرەو هەڵبژاردننی داهاتوو ئەوە گەورەترین سەروەریە هەم بۆ لیست هەم بۆ هەرێمی کوردستانش مانەوەی لەسەر بەڵام خۆ مامۆستاکاوە ئاماژەی بە کۆمەڵێک خاڵدا وتی هەموو ئەمانە کەم و کوڕین لە هەرێمی کوردستان هاتوونە تەکایەوە یعنی ئێوە ینی کاندیدەکانی پارتی تەنان پەرلەمانتارەکانی پێشوبەرپرسانی پارتی ئەڵەن نەخێر بەو شێوەیە کوردستان زۆر گەشەی کردو و سەرڕای قەیرانەکان زۆری چۆتە پێشەوە یعنی تۆ وەڵامت بۆ قسانت چییە؟ نابە بێگومان چۆتە پێشەوە بەڵام بە ئاستی بەراورد لەگەڵ ساڵانی 2012 بکەی لاوازی تێدا بوو بۆیە من وەکو کاندیدێک چەندین پرۆژەم هەیە بۆی لە داهاتوودا کاری لەسەر بکەین سیستەمی خۆمان بەڕێ گەشەی پێ بکەین بۆ نمونە پەروەردەی ئێمە لە سەرەتاوە تا دەگاتە دوای زانکۆش ئەو پەروەردەیە دروست بکەین بۆی تاچی کۆمەڵگای ئێمە لە داهاتوودا ئەو تاکە سەرکەوتوو بێت سپاس دەکەم مامۆستاکاوە یەکێک لەو پرسانەی لەناو بەرنامەی لیستی بەرەوەی ئیسلاح سەرنجی منی ڕاکێشە ئەوەیە کە لە بابەتی چکە جەنابەت ئاماژەت بە حکومڕانی ڕەشید کرد حکومڕانی باش چاک ینی هێنانەکایی من وەکو خۆی بڵین سیباسەکەم وەرگرتووە هێنانەکایی سیستمێکی سیاسی دیموکراسی لەسەر بنەمای سەروەری یاسا و دادپەروەری کۆمەڵایەتی یعنی هەست ناکەن ئەمە پێچەوانەی ئاینی ئیسلام بێت چونکە لە ئیسلامدا قورئان حکم دەکات و دەستورە بەڵام ئێوە ینی هەستەکەم جیاواز بیرتان کرد بێتەوە ئەوەی کە نووسراوە 100% قەنەعەتمان پێێتی و یەکانگیرە زۆر دقیقە لەگەڵ قورئان لەگەڵ فەرمودەکانی پێغەمبەر سیستەمی سیاسی حکومڕانی عادل دادپەروەر شەفاف دوور لە گەندەڵی و دوور لە چەوسانەوەی خەڵکو و لە ئیستبداد و لەو بابەتانە ئیتر بۆیە بەڕێ 100% قەنەعەتمان پێ من دەمەوێت پێت بڵێم لەسەر 4 تەوەری سەرەکی کە من ویستم کە باسی ئەو حکومڕانی ڕەشیدە بکەی کە جەنابەت پرسیار کرد بەسەبەبی شکست کاگی ئەدگەرجان 3 یەکەمیان ئەزمەی قیادەیە دەنە بەر لەوەی بچینە سەرەوە ینی من پێم خۆشە بزانم ئێوە وەکو جەنابتانیانی وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستانیان وەکو بەرەی ئیسلاحیان وەکو بزوتنەوەی ئیسلامی دنیابینیتان چیە سەبارەت بەو دەستوری کە لە داهاتووە بەسە لەسەرەوەیە لەم خولەیە ینی بنووسرێتەوە بێ بە دەستوری هەرێمی کوردستان ئێوە ئەتانەوێت ئەم دەستورە دەستورێکی ئەلمانی بێت دەستورێکی ئیسلامی بێت پشت ببەستێ بە یاسا و ئەحکامەکانی دینی ئیسلام یان بە پێشەوانە چونکە من ئەوەندەی خوێنمەوە تەنها لە یانی لە دیباجە لە پێشەکی ئینەکەتانە نەبێت نەتان ئاماژەتان بەوە نەداوە کە تەنها باس لە پاراستنی ناسنامەی ئیسلامی زۆرینەی خەڵکی کوردستان کراوە ئەوە دیباجەکە سەرەتا بە ئاەتێکی قورئان دەستمان پێ کردووە کە ئەو باسی ئوریدو إلا الإصلاح ما استطاع ئەوە بەڕاستی باسی ئیسلاح و چاکسازیە و لە هەمان کاتدا لە پێناو سیستەمێکی سیاسی دادپەروەر کە جەنابەت خوێندەوە وە گەڕانەوەی شکۆ بۆ تاچی کورد کە ئەوە لە هەمان کاتدا بەها بۆ دامەزراوە دەستوریەکان بگەڕێتەوە ئێمە دەمانێت بەڕاستی ئمە دەوڵەتی مەدەنیمان دەوێت ئەوەی کە لە پێغمبەری خوا صلی الله علیه و سلم باسی دەوڵەتی مەدەنی و مەدینەی دەکا کە
کە مەسیحێکی تێدایە و جوولەکەشی تێدایە و هەموو پێکاتەکانی تێدایە کەواتە ئێمە بەڕاستی و بەرەو ئیسلاح و ئەو لیستە ئێمە تاکید لەسەرەوە دەکەینەوە کە بەڕاستی دەوڵەتی مەدەنی دەمەنگێتە چارەسەر بە هەموو قەیرانەکان لە کوردستانەوە کەواتە ئێمە ئەوەی کە مەبەستمانە لێرە دووبارە دەمانێت بگەڕینەوە سەر ئەوە دەوڵەتە مەدەنی کە جنابتان ئاماژەی پێدەن ینی بە دەستورێکی ئیسلامی دێتە ئاراوە یان بە دەستورێک کە پاڵپشت بێت بە کۆمەڵێک پرەنسیپی ئەلمانی شانازی بە دەستوری ئیسلامیەوە دەکەین کە 95 خەڵکی کوردستان ئیسلامیە کەواتە خەڵک خۆی شانازی بە ئیسلامەوە دەکات خەڵک خۆی شانازی بە قورئانەوە دەکات کەواتە ئێمەش ئەگەر حیزبێکی ئیسلامی باگراوند ئیسلامی بین هزار دەبێت بۆ شانازی پێوە بکەین کەواتە من ینی ڕای ڕاشکاوتان لەو بارەیەوە چیە ئێوە ئەگەر بۆ نمونە زۆرینە لە پەرلەمان ئێستا دێمە لای جەنابش بۆی ڕێی تۆش بزانم ڕای زۆرینە لە پەرلەمان هین ئەوە بێت کە ئەلمانی بێت دەستورەکە میساقی مدینە دووبارە دەکەینەوە کە ئەوەی هەموو خەڵک دەتوانێت لە بەردەمیدا بەحەسێتەوە کە مەسیحیەک هەست بە شکۆی خۆی لەگەڵ دەستورێکی ئەلمانی نەخێر دەستوری ئەلمانی ئەو ئەلمانی 27 ساڵە جەهەنەمیان بۆی مەدانەوە ئەلمانی 27 ساڵە بە جۆرێک کە نەیتوانی بمانگێتە کەناری ئارامی مامۆستا لەگەڵ ڕێزم بۆ قسەی کاکەوە ئەوەی کە ئەلمانێتی باز دەکات لە هەرێمی کوردستان بۆ جۆرە ئەلمانیەتە نییە کە لە وڵاتە فول ئەلمانێتەکانەوە هەیە ئێمە دەستورێکی ئەلمانی دەتوانین بڵین نیمچە مۆدرنە لە بینی ئەلمانی و ئیسلامی بۆ بەڕێوەبردننی تێکەڵکێشە سەرچاوی ئەو دەستورەش لە قورئانە وەرگیراوە لە شریعەت وەرگیراوە ئێمە کە وەکو حزبێکی مەسەلەن هەموو ئەو حزبانێک لە ڕابردوش بە تایبەت پارتی دیموکراتی کوردستان شۆڕەشەکانی بە کەسایەتی ئاینی دەستی پێکردووە ئەو کەسایەتی ئاینیانەش بوو لەناو کۆمەلگای کوردی شۆڕەش و خەڵاتیان کردەوە لە ڕابردوش داوەتە ئێستاش بەردەوامە کەواتە مەبەست لەوە نیە ئێمە بە یەکجاری لە ئاین دوورکەوینەوە یاخود جەهەنەمی دروست کرد بێ ئەگەر وابێت داعش بە ناوی ئیسلامەوە هات جەهەنەمی بۆ ئەوەی دەسەڵاتدار بووە وەکو ئەوان ئاماژەی پێدەن و دووبارەیەکەنەوە هەمیشە ینی کاندیدی ئەو لایەنانە یەکێتی و پارتی بووە ئەڵێ جەهەنەمیان دروست باش خۆ داعشش جەهەنەمیتان دروست کردووە لە پەرلەمان چیتان مامۆستا دووبارەی داعشش جەهەنەمی بۆ گەری کورد دروست نەکرد بە ناوی ئیسلامەوە ئەوانە شێواندنی ئاینە بەڵام ئێمە لەگەڵ ئەوەدانین ئێمە نە لەگەڵ ئەوەین کە حکومێک بۆ نمونە لە مەسر کە دووبارە بێتەوە بەسەر هەرێمی کوردستاندا بکەوینە قەیرانێکی سیاسی بەهۆی تیارێکی ئیسلامیەوە یاخود بکەوینە تیارێکی کە دژ بە ناوی شێواندنی ئیسلام ئێمە لەگەڵ ئەوانین بە هیچ جۆرێک سەروەری و پای ئاینی ئیسلام یان هەر ئاینێکی تر بشێوێندرێ لە هەرێمی کوردستان بەڵکو پارێزگاری لێ دەکەن وە زۆربەی گەلی کورد مسلمانە وە زۆربەی هەر زۆری ئەندامان و دۆست و لایەنگرانی پارتیش ناو پەرلەمان ینی دەنکۆ بکرێتەوە بۆی دەستورێکی ئیسلامی بێت یان دەستورێکی ئەلمانی ئێوە وەکو پارتی دیموکراتی کوردستانیان لەو باوەڕدانیم دەستورێکی ئیسلامی بتواندرێت بۆ هەرێمی کوردستان لە سەرجەم لایەنەکان قبول بکرێت بەڵام دەستورێک بێت لەگەڵ ڕۆژگاری ئەمڕۆی هەرێمی کوردستاندا بگونجێتن و پارێزگاریش لە ئاین و هەموو ئاینزاکانیش بکات ئەکرێت ینی تا ڕادەیەک هاوشێوەی دەستوری عێراق بێت بە بێگومان هەموو دەستورەکان و هەموو یاساکانی کە لە هەرێمی کوردستان هەیە بەشی هەرە زۆرەی هاوشێوەی بەغدا دەبێت بەڵام قسە لەسەرەوە شەیە ینی ڕخنەی ئەوە شەگیری ڕخنە دەگیرێ لە زۆر بوارە ئێستا من لە زۆر بوارە لەگەڵ بابەتە ئیسلامیەکان لەگەڵ ئەحکامی ئیسلامیەکان یەک دەگرێتەوە دەڵێن لێک نزیک بێ ئەوان دەڵێن لەگەڵ ینی ناتوانین چونکە پێکاتی کۆمەڵگەی ئێمە جیاوازە لەگەڵ ئەواندا مامۆستاکاوە زۆر قسە لەسەرەوە کرێ کە لایەنە ئیسلامیەکان هەر هەمویان ئاینی ئیسلام ئەکەن بە بنەما و بەکاری ئەهێنن بەڵام تا ئێستا نەیانتوانیوە لە یەک لیستە کۆ بنەوە بەڵێ وەڵا ئەوە باسێکی تری سیاسیە بە دەرەوەی انتخابات و خۆزگە لە بەرنامەیش تر بە لە جیا لە پرۆژەی انتخابات ئێمە باسی ئەوە کە لە بەرچیەوەمە دەوڵەتی هە لە دنیا ئەخۆ یەک گۆی زەویمانەیە ئەخۆ هەموو جیان یەخوای هەیە گەروابێ ئیتر بە عیسا و بە موسا عەلەیهی سەلام و بە تەواوی ئەدیان و بە تەواوی خەڵک کەواتە پێکاتە بۆ حیزب ئەلمانیا بێ لە وڵاتە خێرە حیزبی ئیسلامی نەبێم طبیعیە بە ئایدیای جیا بە فکری جیا بە تەطبیقی جیا بیر دەکەینەوە باشە سوپاسانەکەم ئێمە گفتوگۆی زۆرمان ماوە بەڵام با ئەو هاوڕێیانە شەروا بێدەنگدانە نیشن و سەیرمان بکەن بە ئەوانیش پرسیار بکەن ناوی خۆت زۆر بە کورتی پرسیارەکەت بۆ کێ فەرموو سالار پرسیارەکەم بۆ دکتۆر زێدانە سەنگەر یا سالار کاکە سالار دکتۆر زێدان پارتی لە ڕابردوو خزمەتی زۆری بە خەڵکی کوردستان کرد ئەگەر لە تۆڵی ئەو هەموو خزمەتە لە 30 ئەیلول خەڵک بەدەنگ حکومەتێکی پێشکەش بە پارتی کرد ئێوە چی دەکەن بۆ خەڵک بەرنامەی نوێتان چییە بۆ خەڵک پرسیاری دووەم بۆ کاکاوە
کاکەوە ئێوە لە ناو خۆتانە یەکگرتوونین ئێوە یەکگرتو ئەسڵەن ئەو ناوە هەرلێکەنەوە یەکگرتو چونکە ئێوە یەکگرتوونین ئێوە لە ناو پەرلەمانە دەکەسن پێستان لێرە لە سنووری هەولێر پێشتان لە سنووری سلێمانی ئەمانەی ئێرەتان بەنهێنی لەژێر پێچی مێزەرەکانتان فتوای دووبەرەچیتان بەنهێنی حەشاردا بوو ئەوانەی سلێمانیشتان بە ئاشکرا بوون بە ستوڕێکێشی ئینقلاب منی هاوڵاتی چاوەڕی چی لێ بکەم کە تۆ لە پەرلەمانە مافەزەوت کراوەکانی منی هاوڵاتی بەدیبێنی با مایکەکە واوە بڕات با و کاکانش لێ قسە بکەن با مایکەکە بڕاتەوە ئازێت نەبێ وەڵام من جەنابەت ببوورە ڕەشید فەرموو کاکە ڕەشید هەر باسەکەشی لەسەر حکمی ڕەشید بوو پرسیارەکەشم هەر زیاتر لەسەرەوەیە من یەکەم جار ڕووی دەم دەکەم مامۆستا کاوە پێی دەڵێم ئێوە وەکوم برادرەوتی ئێوە داوەش بەوەش بوون بەسەر دوو برای یاخود هەندێک جار پێیان دەڵێن هێزەوە پۆزیسیۆنەکەی مەسەرن بە هێزێکی وەکو یەکگرتوو دەڵێن ئەوانە بۆ فەرمانەکانی هێزێکی وەکو پارتی یاخود هێزەکانی دەسەڵات دەچەمێنەوە من پێیان دەڵێم ئەگەر بڕاتە پەرلەمان بەیانی ئایا ئەو هێزانە دەچەمێنەوە دووبارە بۆ پرۆژه یاسایە کە شەرعی بێت ئەوانە دەچەمێنەوە یاخود بۆ قەرار و فەرمانەکانی هێزەکانی دەسەڵات دەچەمێنەوە ئەو پرسیاری دووەمم بۆ دکتۆر زێدان من نازانم لەو 4 ساڵی ڕابردوو تۆ سەروەری بۆ سیستەما حکومڕانیە دەکەی یاخود بەڕاستی پێ دووە شانازی بۆ سیستەما حکومڕانیە دەکەی یاخود پێ وایە ئەم سیستەما حکومڕانیە شکست خواردوو بووە چکام جۆرە سیستەمە حکومڕانیەش پێم وایە لە 4 ساڵی ڕابردوو شکست خواردوو ترین سیستەمی حکومڕانی بوو لە هەموو جیهان چکە شەق لە مامۆستا هەڵدرا مامۆستا شەهید کرا تۆ لە سیڤەکەدا خوێنمەوە چەند بڕوانامەیەکت هەیە تەڵعان جەنابەت ئەوانە هەموو لەبەردەستی مامۆستایەکەوە پەروەردەکراوی بە بەرچاوی جەنابتەوە و بە بەرچاوی هەموو نوێنەری ئەندام پەرلەمانەکانت لە ناو جەرگەی پایتەخت شەق لە مامۆستا هەڵدرا لە شارێکی تر مامۆستا شەهید کرا ڕەشید مەبەستت گەیشت بام کاکەیە بێتە لای با پرسیارەکەی بکات ناوی خۆت بڕوا کاکە بڕۆ طبعا پرسیارێکم مێ لە بۆ کاک ئەم ڕوونکردنەوە شان پرسیارەشە بەنسبەت ئەو بەرەی کە برادرانی یەکگرتوو ڕایان گەیاندووە لەگەڵ بزنەوەی ئیسلامی ئێمە حکمی ئیخوانەکانمان لە میسر بینی کە شکست و خواردترین حکم بوو ئەوەی کە لە مێژوو من بینەوم بەڕاستی لە ماوەیە یعنی دەتوانم بڵێم 80 ساڵ چاوەڕوانیان کرد تا هاتنە دەسەڵات بەڵام بە 8 مانگ وایان کرد کە هەموو خەڵک ئەوەی کە لە شەقامەکان خۆی بەکوش دەدا بۆ ئیخوان بێتە سەرۆکەم هەر ئەوان بە چەپرا هینای نەخوارێ لە بەرەوەی میسریان تێکدا بەحقت ئەو دەڵێ کێشەی کارەبا چارەسەر دەکەم وەزیری کارەبا درا بە یەکگرتووی ئیسلامی کوردستان نەکرد چارەسەری نەکرد ڕای کرد لۆ ڕای کرد لەبەر ئەوەی قدرەتی چارەسەرکردنی نەبوو زۆر چارەسەرکردنی نەبوو بە حقیقت خۆ من ێستا هاوڵات یەکەم زۆر سپاس دەکەم داوای لێ بردنەکەم با ئەم کاکەیە پرسیارەکەی بکە فەرموو دەرفەتنم کاک بڕوا دەست خۆش کاکە دەردەست خۆش بۆ هەردوو بەڕێزان پرسیارەکە بۆ دکتۆر زێدان نێچیروان کاک نێچیروان پرسیارەکە بۆ پرۆفیسۆر دکتۆر زێدان ئەوە چەند ساڵێکە عنی القوتابی کو هەندە پارە پێهاتەدان زیاتر وە قوتابیان ئەوێن کو بەشنەوە خۆیت منیان دەروای باژێ ڕەتخۆینن پارە پێهاتەدان نوکە ji ber qeyrana darê ew pare nahêtedان bi qutabiyan a dê çikin li perlemanekû we موچەی بۆ قوتابیا دابی میکەن کو هەتان 6000 مانگەنە قوتابیات بەڵێ سپاس دەکەم فەرموو جەنابەت دێمەوە لە یەک بە یەکتان پرسیارەکەن یەکەم بیا دووەم بی هیچ کێشە نیە گرنگەوەی پرسیارەکەت بکەیت فەرموو دەست ناخۆش من ڕێدار پرسیارێک بۆ هەردوو بەڕێز ناوی جەنابتان ڕێدار کاکە ڕێدا ئەگەر لە هەموو جیهان سەرەتا بڵێن دەوڵەت دەبێ بڵێن گەنج لە کوردستان مەخدورترین مایکەکەت نزیکەرەوە مەخدورترین چینە لە هەرێمی کوردستان پلانتان چی بووە چیتان کردووە بۆ گەنج چیش دەکەم بۆ گەنج کە چوون بۆ پەرلەمان دەست ناخۆش باشە فەرموو ڕیفراندۆم کرا کە باز بۆ سربەخۆیی بوو هەمومان لەگەڵ سربەخۆیی ئایا بۆچی هاکرا تەزویر کرا بۆچی مەسەلا هەموو ساختەکاریە کرا بۆی بچنەوە بەغدا تو لەلایەک باز لەوە دەکەی کە بەغدا لێت بێتەوە لەلایەکیش باز لەوە دەکەی کە بچیەوە بەغدا ئایەوە پارەدۆکەس نییە ئەوە دژیەک نییە ئایا بەڕای تۆ بەڕای ئێوە دکتۆر زێدان هیچ مانایەک بۆ کوردایەتی ماوە یاخود کوردایەتی پرسێکی عاتفیە بۆ
بەکاردێنرێ ئەوش جدلی زۆر لەسرە فەرموو جەنابتان ڕێزم بۆ جەنابەت هەیە بەڵام بەگشتی بەرپرس و کادیری پارتی و پارتیوێشێتی هەردووشیان هەموو ژیانتان لەوانێ VIP بێشتی تایبەت بێ تخوا ڕۆژێک چوێتە دائیرەکان سادەترین دائیرە بزانی بەڕێوەبەرایەتی و بزانی ئیدارەکردنی ساترین دائیرە لە چ ئاسێکدایە ئەو کاکەیە ماوە باق قسەکانی بکات پرسیارەکەم ڕاستی دکتۆر زێدان ناو چی بوو؟ سیامەد ڕەزا سیامەند فەرموو کاکە سیامەند لەو 4 ساڵێدا تو کە ئەبنە ئەندام پەرلەمان بەرنامە پرۆژەی بەڕێزیان چییە بۆ خوێندن بە تایبەتی بە قوتابیان لە زانکۆیەکان سپاسانەکەم دکتۆر زێدان پرسیارەکەت بۆ دکتۆر زێدان بوو با هەر فەرموو تۆش پرسیارەکەت بکە سپاس بە بەرنامەکەت سپاس بە میوانان ناوم عومەرە پرسیار یەکەم ئاراستەی دکتۆر زێدان دەکەم فەرموو پرۆژەتان چێ بۆ 4 ساڵ داهات و بۆ بێکاران هەنی گەنجێکی زۆر بێکارە و پرسیار دوم بۆ مامۆستاکەوە بۆچی حیزبە ئیسلامیەکان دین و ئاین بەکاردێن بۆ سیاست هەتاکو ئێستا شتێکی ویان نەکردو بۆ ئیسلام بۆ دینی ئیسلام تەنها هەڵخەڵەتاندنی کۆمەلگا و خەڵکە شتێشتر نییە سپاس دەکەم هەر بژیت ئەوەیە پرسیاری کورد بڕگەیەکمانەیە سوۆشال میدیایە تروسکە کۆمەڵێک بابەتی بۆ ئامادە کردوین لە ئینستاگرام لە فەیسبوک لە تویتر لە بڵین وبسایتە جیهانیەکان با بزانین تروسکە چی ئامادە کردووە تروسکە سڵاوت لێبێت باسوخواسی ناو پاسەکە گەرمە ئەمانەوێ بزانین لای تۆ چیە گوزەرێ و چی دو ئامادە کردووی شاشە بۆ ئێوەیە فەرموو یادگار لە ستۆدیۆ سڵاو لە تۆ میوانەکانت لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی کۆکراوەیەکی دیکەی سۆشیال میدیا بۆ بەرنامەی پاسی هەڵبژاردن وەک هەمیشە لە فەیسبوکەوە دەست پێ دەکەم یادگار پەیامنێری کوردستان 24 لە سلێمانی لێدوانێکی لە یەکێک لە کاندیدەکانی بزوتنەوەی گۆڕان وەرگرتووە کە گۆرانیبێژی میلیە بەندبێژە ئەو ڤیددیۆی لە تۆڕە کۆمەڵایەتەکان دەنگدانەوەیکی یەکجار زۆری هەبووە بەکاربەرانی تۆڕە کۆمەڵایەتەکان بەتایبەت لە فەیسبوک زۆریان قسە لەسەر کردووە یعنی یادگار کۆمنتەکان ئەوەندە زۆر بوون نەمدەزانی کامیان هەڵبژێرم بۆ نمونە هاونیشتمانەیەک بەناوی نەبەز ڕای وایە کە کاندید دەبێت پسپۆڕی هەبێ و پەرلەمان جێگەی گۆرانی نییە کەسێکی دیکە بەناوی بەهجەج بەتوانجەوە لە کۆمنتێکدا دەڵێ ئەو کاندیدە دەتوانێت هەموو کۆتایی هەفتەیە گعدەیەک بۆ پەرلەمانتاران ڕێک بخە دابانیش دەڵێ خۆزگە ئارامشەیدا کە ئەویش بەندبێژە خۆی کاندید کردبە ئیدی گعدەکە گەرمتر دەبوو ئیتر هەندێک هاوڵاتیش خەریک بوو خۆیان دەبوونە بەندبێژ ئەوەندەیان تێکس لەسەر کرازڕەش و چاوڕەش و پرچکان نووسی بوو بەرحاڵ راپۆرتەکە هەر لە پێیجی کوردستان 24 لە فەیسبوکدا هەیە دەتوانن بینەرانمان سەیری بکەن ئەگەر پێیان خۆش بوو دواتر دوای فەیسبوک لە تویتر یادگار کاردانەوەکان لە هەمبەر هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانی یەکجار زۆرن بەکاربەران ڕۆژانە ڕایخۆیان لەسەر بەشداریکردن یان بەشداری نەکردن لە هەڵبژاردن دەخەنە ڕوو یان هۆکاری بەشداریکردنیش بە خۆی باسێکی گەرمە زانە سعید لە تویتێکدا دەڵێ هەمومان بۆ بەهێزکردن یان گۆڕینی حکومڕانی لە کوردستان دەبێت بەشداری لە هەڵبژاردندا بکەین ئەو پەنجەی خستۆتە سەر خاڵێکی گرنگ دەڵێ دەبێت بزانین لەم دۆخەدا دەنگ بە کەسولایەنە باشەکان بدەین دواتر هەر لە تویتەردا کە من بڕیارم داوە تویتێکی دیکە هەڵبژێرم ئەویش گەنجێکە بەناوی ئەیوب زەنگەنە باسی لە بەهای دەنگ و لێپرسینەوە لە پەرلەمانتاران کردووە ئەو دەڵێ دیموکراسی واتای ئەوەیە کە ئەگەر دەنگ بە کاندیدێک دەنگت پێدا دواتر لە پەرلەمان لە ئاستی چاوەڕوانی تۆدا دەرنەکەوت دەبێت دەنگدەر لە دەنگی خۆی بپرسێتەوە و لێپرسینەوە لە پەرلەمانتارەکان کاکە بە دەنگی ئەو لەسەر ئەو کورسێ دانیشتووە بێگومان دیارە مەبەستی ئەیوب ئەوەیە کە دیموکراسی بەبێ لێپرسینەوە لەو کەسەی کە دەنگت پێداوە کامەڵ نابێت ڕەنگە ئاسایی بێت کە هاوڵاتیەکی کوردستان بیهەوێت لە هەموو دەرگەیەک بدا بۆ ئەوی ببێتە پەرلەمانتار بەڵام بە پێی کاردانەوەکان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ڕەنگە ئاسایی نەبێت کە هەر جارە و لە لیستێک کە جیاوازی جەوهەریان هەیە کەسێک خۆی کاندید بکە بۆ نمونە ئەو فۆتۆی کە من هەڵمژاردو لە ئینستاگرام وێنەی کاندیدێک بڵاوکراوەتەوە جارێک لەسەر لیستی بزوتنەوەی گۆڕان دوای ئەوە جارێک لەسەر لیستی هاوپەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەری و بە پێی وێنەکە جارێکیش لەسەر بەرە و ئیسلاح خۆی کاندید کردو ئیدی ئەمە قسەباس و ڕاوسەرنج و توانجێکی زۆری هاوڵاتیانی بە دوای خۆی داهێناوە هەر کامە و بە جۆرێک شیکردنەوەی خۆیان بۆ ئەو وێنەیە کردو دیارە جارێکی دیکە دەڵام هەرە وێنەیە نییە بۆیە کاندیدەکان دڵیان گەرم بێ ئێمە هەوڵ دەدەین کە گەرمترین بابەتەکانی سوۆشیال میدیا کۆ بکەینەوە بۆی کە هاوڵاتیانمان بیبین و بەشدار بن لە بەرنامەی پاسی هەڵبژاردندا بابەتەکانی سوۆشیال میدیا بۆ ئەم شەو ئەمە بوون جارێکی دیکە دەمەوێت لێرەوە داوا لە بینەرانی کوردستان 24 کەم لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا هاشتەگی کوردستان دەنگدەدا بەکاربێنن لەم ڕێگەیەوە دەتان بینینەوە پۆست و ڕاو سەرنج و تێبینیەکانتان دەبینین و بێگومان بەشداریشیان دەکەین لەم بڕگە گەرمەی بەرنامەکەماندا دەگەڕێمەوە لای ئێوە.
بەڵێ تروسکە ماندوو نەبی سوپاس بۆ بابەتانی کە ئامادەت کردبوون بێگومان ئەم بڕگەیە بڕگەیەکی گرنگە بۆ ئەوەی ڕای زیاتر بێنێ ناو بەرنامەکەەوە ئێمە لێرە بەردەوامە بین دکتۆر زێدان کۆتا پرسیار لە تۆ کرا با لە تۆ دەست پێ بکەم ئاماژەی بەوە کرد پرسیارەکان یەک وەڵام فەرموو یەک بە یەک وەڵامی بەرەوە جەنابشتان هەمان کاک عومەر بووی وتی ئەوەی پرۆژە بۆ لیکات پاشان دین و ئاینەکەی لەگەڵ تۆ باس کرد کێشەنیە پرسیارێکم ئەو بەڕێزە ئاراستی کردم کە لەسەر بەرنامەی پارتی من لە سەرەتادا ئاماژەم پێکرد بە دەخاڵی پوخت کە هەموو بەرنامە و کارنامەی 4 ساڵی ئایندەی حکومڕانی لە هەرێمی کوردستان لە ناو بەرنامی پارتیدا داڕێژراوە و هەر کاندیدێکیش بە پێی کاری خۆی و یەخود لە بواری خۆی چەند خاڵێکی تری داڕێشتووە من وەکو بەندە بە پرۆژێک کارنامە کە بەسەر هەموو هاوڵەتیاندا دابەشم کردووە بەشداریم کردەوە پرۆژێک لەو خاڵانش ئینشاءڵڵە دەتوانین لە داهاتوودا جێبەجێکەین دەتوانن دواترش بیخۆنەوە ئەوەی پرسیاری دووهام دەڵێ لە 4 ساڵی ڕابردوو ئایا شانازی پێوە دەکەن یاخود شکستە لە 4 ساڵی ڕابردوو من وەکو تاکێکی کوردستان لە زۆربەی هەر زۆری کارەکانی ئیداری ڕازی نیمە چکە خۆم لە ناو ئیدارەمە زۆربەی کارە ئیداریەکانیش توانیومە خزمەت بکەم بۆ من وەکو تاک دەتوانم خزمەت بکەم بەڵام خەڵک هەیە خۆی دەبێتە گرفت جا ئەگەر پارتی بێ یەکێتی بێ ئیسلامی بێ یان ئەلمانی بێ خۆی دەبێتە گرفت بۆ گرفت بۆ خەڵکی دروستکە من لە ساڵێک و 6 مانگ زیاترە ڕاگری کۆلێژی ئادابووم کە پلەکەی دەکا بە مدیرعامی هیچ تەوەجوێکی حزبیم بۆ نەهاتووە بڵێ ئەو میوانە دێ ئازاری بدە ئەو میوانە دێ دەرگای بۆ بکەوە خۆم ئامادەمە خزمەتی کۆلێژەکەی خۆم بکەم خۆم ئامادەمە خزمەتی قوتابی و مامۆستا و فەرمانبەری خۆم بکەم هیچ کاتێک ڕێگر نەبووە کەسەکان دەبێت گونجاو بێ لە شوێنەدا بندرێ بۆیە ئەو بەرنامەیە کە هەیە ئێمە لە 4 ساڵی ڕابردوو من لە هەموو سیستم لە پەروەردە سیستمەکە ینی شکست خواردوو بۆ یا سەرکەوت ئەمر با پێت بڵێم سەرەتاوتم ڕخنا مامۆستاکاوەش چەند ئەکرێ کورت و پوخت وەڵام بنەوە بۆی فریای تەوەری دیکەش زۆرترین بیرۆکە بگوێزینەوە بۆ بینەر سیستم ئەمە ڕخنەم هەیە کە دەڵم ڕخنەم هەیە لە سیستەمی پەروەردە لە خوێندن لە خزمەت گوزاری ناتوانم بڵم 100% سەرکەوتوو بووە سەرکەوتو نەبووە بۆ ئێمە بە خاڵی جیاواز دێن ناتوانین 100% چی دانێ بۆی لە 4 ساڵی ڕابردوو داعش هۆکاری سەرەکی بووە کە نەمانتوانیوە پرۆژە و کارەکانی خزمەت گوزاری جێبەجێکەین بەڵام سەرکەوتوو بووین لە پێشمەرگە سەرکەوتوو بووین لە شکاندنی دوژمن ئەوانە جێگای شانازی ئێمەیە ئەگەر هیچ خزمەت گوزاریەک نەبووە لەوەدا سەرکەوتوو بووین بڵێ پرسیاری سیام کاگنێزیروان کوردی لە چیتان پێ بۆ قوتابیان ئێمە لەوانە لە کۆمەڵێک خاڵدا نازم لە دەرفەت دەبێت دواتر باسی بکەین بکەی لە زمانی ئەو پرسیارەی ئەو بەڕێزەیە باسی ئەوش بکەی ینی بزەبت حکوومەت بۆ تەماحەکاتە ئەو پاداشتە ئەو مخصصاتە کەمەی خوێندکاران و قوتابیان مانگانە وەریانەگر لێیانی بڕی بزەوە ئێمە من خۆمەک و کەسێک زیاتر لە هەمویان هەز بۆ دەکەم کە زیات نزیکەی 3000 قوتابیم هەیە هەز بۆ دەکەم کە چەندە بە ئازار بوو لە کێشانەوەی ئەو پارەی قوتابیان لێرەوە داواکارم بۆ هەوڵش دەدەم لە داهاتوو ئەگەر دەربچین و دەریش نەچین هەر هەوڵ دەدەین بۆ ئەوەی موچەی مانگانەی هەموو قوتابیان بگەڕێندرێتەوە چونکە ئەوە ئەرکێک دەبێت کە لە ناو کۆمەلگادا ئەرکی ماڵەوەش سوکتر سوکتر دەکات ئیشی بۆ بکەن ئینشاءڵڵە بابەتەکانی تر پرسیاری چوارەم کاگرێدار کردی وەکو گەنج من خۆم گەنجێکم کاندیدم بە بێگومان هەموو پرۆژەکانی خۆشم بە گەنجی دەبینم و هەموو پرۆژانەی کاریشی لەسەر دەکەم لە بەرژەوەندی گەنجە خاڵی سەرەکیم ئەوەیە هەموو یەکەمەکانی زانکۆ بە زووترین کاتدا بمەزرێن هەموو دەرچوانی زانکۆ هەلی کاریان بۆ بدرۆزێتەوە یان لە قیتاع حکومی یان لە ئەهلی حکوومەت بەرنامەیەکی هەبێت ڕێک بخات دەرچوانی زانکۆ شوێنێکی گونجاویان بۆ ببینیتەوە و ئەوانەیشی کە زۆر بلیمەتن کاریان پێ بکرێت لە بوارە گشتەکاندا بەڵام پرسیارێکی تر کاک بەڕێز کردی لەسەر ریفراندۆم ئایا ریفراندۆم سەختەکاری کراوە یان سەختەکاری نەکراوە ریفراندۆم گرنگترین و جەوهەرترین خاڵ بووە کە شانازی پێوە دەکەم وتی لە هەڵبژاردننی بەغدایە قسەکەی ئەوت بۆ نەقلەکەم لە هەڵبژاردننی بەغدایە ساختەکاریتان کرد بۆی بگەڕێنەوە بەغدا لەو لاشەوە ریفراندۆمتان کرد بۆ سەربەخۆی ئەو وایوت فکرەکە وا بوو بزڵ ریفراندۆم گرنگترین و شانازیترینش هەڵبژاردن کە خۆم بەشداریم تێدا کرد بە شانازیەوە دەڵێم دووبارەش بکرێتەوە دەجاری تریش دەڵێم بەڵێ بەڵام ئەوانەی باشارەکەی بە ئاراستی ئەوانە بێ کەوا خیانەتیان لە ریفراندۆم کرد کەوا وایان کرد خەون و خەیاڵەکانی ئێمە وە کەرکک لە گۆڕ بڕێن بەڵام ئەوەی ئەمەوە کە چوونەوە بەغدا و ناچاری بەغدا کە چوونەوە بۆ بەغدا تا تۆ دەوڵەتێکی سەر بەخۆت نەبێت ناچاری لە هەموو عێراقدا پێگەی خۆت بپارێزی پارتی لە هەڵبژاردننی عێراق یەکەمی بەدەزێنا و هەموو
ئەو هەڵبژاردن ئەلکترۆنیش حزبێکی وحید بوو کە نەیتوانی سەختەی تێدا بکات چکە ئەلکترۆنی بوو بەدەست خۆیان بوو خاڵێکی تر کە کاک دڵزار کردی ئەمانی شەوەین بەڵێ خاڵێکی تر کە کاک دڵزار کردی بەداخەوە کاک دڵزار لایەنگیری مامۆستای کرد پرسیارەکەشی دیار بوو لایەنگیریە پێوە دیار بوو ئەوەی کە دەڵێت تۆ وەکو کەسێکی ئیداری لە ڕووی ئیداریەوە فاشل بووی ئەگەر تۆ هیچ زانیاری نە لەسەر من هەیە نە لەسەر شوێنەکانیشت هەیە نانا پرسیارەکە لایەنگیریان نەبوو هیچ بە دڵفرانەوە پێوە دەڵێم پرسیارەکە لایەنگیرانە بوو بەڵام بە تەحەداوە دەڵێم لەو لیستەی ئەو حزبەی تۆی تێدای هەموو ئەو ئەن مدیر ئامانەش بێنە یان ئەو ڕاگرانەش بێنە بابێن بەراوردی خۆمان بکەن لەگەڵەوەن بزانێت چۆن خزمەتمان کردووە و چۆنیش خزمەت دەکەن دوو پرسیارش ماوە پرسیارەکان چی بوون کاکسیامان کردی سەربارەت بە بەرنامەی خوێندن کۆمەڵێک بەرنامەمان بەگشتی ئاماژەتان بەوەدا ینی کۆمەڵێک گرفت هەیە بەتابەت لە سەرچی خوێندنی پەروەردە و خوێندنی باڵا دەمانەوێت کار ئاسانی بکرێت دەمانەوێت ڕێگا بدرێت گەنج خوێندنی دوای بەکالۆرۆس ماستێر و دکتۆرا بە ئاسانترین شێوە حکوومەت زۆر کۆتاییاتۆ مامۆستاکە زۆر سپاس بۆ جەنابتان وەڵا لە پرسیاری کاک سالارەوە دەستی بێگر باش یەگرتووی کرد کە یەگرتووە گرتووە نە پێم وایە حیزبێکە بێ لە کوردستان کە یەگرتووە بێ یەگرتووە یعنی بەبێ مجاملە مەسەڵەن حیزبێک نا ئەوە تەنها لە 25 ساڵی ڕابردوودا حیزبێک مووقفێکی بوو بێ لە پێناو سەلامەتی حیزبەکانی کوردستان و خەڵکی کوردستان ئێمە 34,000 کەس کوژرا لە شەڕی ناوە خۆم دوایە هاتون وتیان ئێمە بێبەریترین کەسین ئێمە لەوە ترساین 34,000 کەس بەڵێ 100,000 کەسیش بریندار و 9 میلیۆن کەسیش ئاوارە بوو معلوماتەکەت سەرچاوی کوێ زۆر لەوە زیاتریشە سەرچاوی وێ خەڵکی کوردستانە خۆمان لەوەی 34,000 کەس بەڵێ 34,000 کەس قوربان من پێت دەڵێم لە ساڵی 63 لە ساڵی 63 شەڕی جەلالی و مەلایی دەکرێن بە زۆر عەدەدەکە لەوە زیاتر شەڕی ناوخۆی لە 63 بۆ نەبووین ولیام های دەڵێ قوربانم پێت دەڵێم زۆر لەوە زیاتر ئی پارتی ئەوەندەیە ئی پارتی ئەوەندەیە قوربان من پێت دەڵێم ولیام های دەڵێمە سەرکردەکانمان کۆ کردەوە بۆی بتوانین لەگەڵ یاندانیشین کە نەتوانین داخلە باشە خۆێستا هەمومان بەشێک هەمومان بەشێک لە معناتی شەڕی ناوخۆی قوربان باسی فتوای دووبارەچی دەکە ئێمە بەڕاستی ئەو فتوای دووبارەچیە لەگەڵ پرسیارەکەی کاک ڕەشید یەکی دەخەمەوە دەڵێ ناوی ڕەشیدە و باسی حکومی ڕەشیدی شەکر باش بوو باسی ئەوە دەکە ئێمە لە غەیری خوا بۆ کەس ناسەمینەوە بۆ کەسیش نەسەماینەوە نەدەترسین و نەترساوین یەگرتووە و هێزێنە لە کەس ترساونە لە کەسیش دەترسێ پارتی سیاسی دیکەی کوردستان زۆر جار ئاماژە بەوادن غەیری پارتی دۆڕاوی خۆیان ئاماژە بەوادن ئەڵێن یەکگرتوو پاشکۆی پارتیە ئەمە قوربان 25 ساڵی ڕابردوو سلماندی چێ بوو بارەگاکانی لە بادینان سووتا چی ئێستا لە بادینان توانیوەتی بمێنێ لە غەیری یەکگرتووی ئیسلامی کوردستان پێت دەڵێم چێوە حیزبەیە لە بادینان زۆرترین دەنجی هەیە کەواتە بەڵێ وەڵامی پرسیار نەخێر لە دوای ئەوە لە دوای پارتی لە دوای پارتی چێ حیزب بەڵێ تەواو گرنگی لە واقع بمێنی ئەی بۆ هێزی تر پارەشی هەبوو دەسەڵاتی بەڵێ من دەمەوێت بڵێم دوای دووبارەشی ئێمە بەڕاستی لە کاتێکدا پێویست بوو بەڵێ لە کاتێکدا پێویست بوو لە بەرەی گەل دەبین لە حەفتەی شوبات ئەو پەریشانەزی پێوە دەکەم کە یەگرتوو هەبی ئەندامی هەبی خەڵکی هەبی لەبەرەوە پێویستە بوو لە خۆپیشاندانی مامۆستایان لە خۆپیشاندانی مامۆستایان شانەزی زۆری پێوە دەکەم کە بەڕاستی یەگرتوو دەستی هەبی ڕۆڵی هەبی شتێبی ئەخ باسم وایە باسی فتوای لە شوێنێکە پێویستە ئێمە بەڕاستی مڕوونەمان هەیە دەنا نەترساوی نەدەترسین بەڵام کاتێک تیاری ئەمریکی و کاتێک تا حوتی بیانی دادنیشین دەڵێن دانیشتەکە تاجیل دەبێت بۆ ڕۆژی یەکشەمە خەڵکێک دێ لێرە بە تەکتیک بە جۆرێک لەوە بەڕاستی بە سیاسەتی چاواشەکارانە دواتر دێن بە جۆرێک وەزع بەڕێ دەکەن کە بەڕاستی بە زۆر بەدای ئەوەندە ساڵ بۆچی بەڕاشکاوی ناڵێن ئەوەی لە پەرلەمان گوزەرات چی بوو ئەمە زۆر بەڕاشکاوی گوتمانە ئەوە تازەنی ئەو قسە زۆر بەڕاشکاوی گرتمانی یەگرتوو ساحب مووقیف و مەبدەئی خۆی بوو بەڵام ئێمە وامان پێ باش بوو لەو مەرحەلەیە لەو مووقیفامان پێ باش بوو یەکلاکردنەوەی ئەوەی باش یەک ساڵا سەرۆکی هەرێم نەما باشە ئەو باسە نەدەکرا ڕێکەوتنی سیاسیان لەسەر بکرا بۆ منە گۆڕان پارتیلانەکانی دیکە بەڵام پەرلەمانەوە پەر نەکەوتا دۆخی وڵاتیانبارن تەنها یەگرتوو بێتەوە هەم بوو لەبەر یەگرتوو ڕازگۆ بوو لەگەڵ یەگرتوو ڕازگۆ بوو لەگەڵ قسەکانی خۆی ڕازگۆ بوو لەگەڵەوەی کوردستان توی شەڕ سەروەڵامی تر کەواتە من کاک بڕوا دەڵێ ئای بە باسی میلەت بکەین لەبەر ئین باسی کلە من پێم وایە زۆر ئای بە باسی سیسی بکەین لەبەرەوەی شانەزی بە سیسیەوە بکەیت بە حکومە بێ بە حکومەکی ئیستبدادی دیکتاتۆری لە یەک سەعاتە 5,000 کەس بکاتە ڕەژوو
بەڕاستی پێم وایە هیچ کەسێک نابێت لە دنیا شانازی بۆ بکە ئەگەر ئەوەی تر لە بەرامبەرەکەی دار کەس بێت باشە تۆ باسی باسی سیستەمی بەڕێوەبەر ئەی بۆ باسی سیستەمی ئیسلامی دەکەی بۆ باسی ماتر محەممەد ناکەی لە 8 ڕۆژدا 52 میلیاری گەڕاندەوە چه ئیرادە هەیە لە 27 ساڵ ناتوانێتەوە پارە بگەڕێنەوە کەواتەوە پێویستی بە ئیرادەیە ئێمە دەبێت چاو لە خەندیکەین چاو لە مندلاکەین چاو لە سەرۆگوزرانی کەنەدا بکەین کەواتە چاو لەوە بکەین بەڕاستی بۆی پێویستی بە ئیرادەیە ئێمە لە 15 بە هەردوو دەسەڵاتداری حکومەت ئێرەمان کوردستان پێویستی بە ئیرادەیە وڵاتە ئیرادەیە کە بێ بۆی بتوانین خوا باسی رابطەی ئیسلامی کوردستان دەکات ئەوە غەدرە دەستگای بارزانانی لە رابطەی ئیسلامی کرد کە 10,000 منداڵی بێ باوچێ بوو پارەکانی لە دەرەوە داهاتوو ئەوانە زۆر بەداخەوە ئەو کاتە تکایە بەڕێزان ئەمە بەرنامەیە ئەمە بەرنامەیە دانیشتن بۆی وەڵام باتەوە باسی دادپەروانانە دەکەم باشە باسی دادپەروانە تو ئەو خوایە ئەوان لە کاتێکدا شەڕی ناوە خۆیان دەکرد چێ مزگەوتەکانی کوردستانی ئەوە دەکردەوە چێ بینەکانی ئەوەدان دەکردەوە چێ مەکتەبەکانی دەکرد قوربان وەرە کاگنێتیوان باسی تۆی هاوڵاتی کرد دەڵێ بەڕاستیێشەی خەڵک ئێمە وەزارەتی کارەبامان کاگنێتیر بە بڕیاری خۆی کوتی دەبێت لە گولادەکانەوە دەست پێکەن بڕیاری داوتی کارەبا ئێمە قەنەعەتمان وایە 150 کارەبا دەزراوە لە وڵاتە لە یازال لە هەردوو کۆمپانیا لە هەردوو معمەلی شەریکەی ئاسنەوە بۆ تا ئەخیر دەقە لە ناو حکوومەتمانەوە ئێمە ڕاستگوین لەگەڵ ئێمە ناین ئەو ڕۆبین و سبینە بڕۆکەن کات کۆتاییات بەڵام ئەخیر قسەی خۆت کاگنێتیوان باسی کارەبای کە دوو شتەکانتان پێ چارەسەر ناکرێت لەگەڵ کاک بڕوە ئێمە وەزارەتی کارەبا کۆمەڵێک پلانمان بۆدانە وتمان باوەرم باوە کۆریا لێ بکەین کۆریای باشوور هیچ خەتی کارەبایەک لە ژوورەوە نیە ساعات وتمان ساعتەکان پێویستی بەدەروێت من لە شیواشۆکم من لە کۆیم غازی نەوتەکە کە دەدرێ و دەبدرێ و کەس ئاگای لێنی و لەو بابەتانە لە 1996 نەوە دەبدرێ لە شیواشۆک بۆ معلوماتن لەو کاتۆمە پێیان دەڵێن لە ئێستاوە پێیان دەڵێن من ئەو ڕۆژەشتمە بۆ دەڵێم کاکە نەوتەکەتان بەرغازەکە با ئیسفادە لێ بکەین بۆ ئەوانە یەک لە مشکلەکانمە لەگە وەزارەتی سامانە سروشتەکان بوو وتی من ناتوانین گاز دابینکەین زۆر وەڵاممان نەدایەوە بەڕێزێک پرسیارێکم لەسەر قسەکانە بێدا سایە ئەوەی مامۆستا هەندێک شت هەیە پێویست بەوە ناکە بڵێن بە حەماس وەڵام دەمەوە بۆی دەنگ دەر بۆ خۆم ڕاکێشم شتەکان دەبێت زۆر بەڕێکی بە شێوازێکی مۆدەرینانە وەڵام بدرێتەوە پرسیارێکی زۆر گرنگکە بە وەڵام نەدایەوە باز لە شکۆی مامۆستا و باز لەوەی کرد کە لە هەولێردا شکۆی مامۆستاشکە ئەمن یەکەم کەس بووم ئەگەر سیر بکەی لە پێیزە کۆمەڵاتیەکانش بگەڕێەوە تاکە کەس بووم کە یەکەم جار کۆمنتێکی زۆر بە پێزم لەسەر مامۆستا نووسی لەو ڕۆژەدا و بەرگریەکی زۆریشم لە مامۆستا کرد بەڵام زۆریش لە دڵگران بووم کەەوە دەستێکی دەرەکی هەبێ بۆ شکاندنی شکۆی مامۆستا بۆ ئەی مامۆستا هاان بدات بە ڕێگەیەکی چەوتدا بڕات ئێمە هەمومان بۆ خۆمان وەکو زانکۆ وەکو مامۆستا وەکو فەرمانبەر داوای مافی خۆمان کردو زیاتر لە 10 جاریش بە نووسراوی فەرمی بۆ حکوومەت ڕۆیشتۆ تا ئێستاش وەڵام نەبووە من ئەمڕۆ لەسەر لیستی پارتیشم بەڵام داوای مافی هەموو مامۆستایان دەکەم داوای مافی هەموو فەرمانبەران دەکەم کەەوە ئەوەی فەوتاوەش بگەڕێنرێتەوە هەموو مامۆستایەک زەوی پێ بدرێ هەموو مامۆستایەک شوێنی شتە جێبوونی خۆی هەبێت بۆی مامۆستا لەو مەزڵومیەتی خۆی دەرچێت چونکە ئەگەر مامۆستا سەرکەوتوو بوو پەروەردەیەکی دروست و سەرکەوتو کۆمەڵگادا باسی وێ کرد دەڵێ گرتو دینی استقلال دەکات و ئەو خۆیان لە لیستەکانتە لە لیستی پارتی دموکراتی کوردستان 3 مەلایە لەیە گرتو 1 مەلایە یعنی کەواتە و باشترین بەڵگەیە علمانینە ئەو واقعینە ئەو باسی استقلالی کرد دەڵێ وە دینتان استقلال کردو ئێوە ئێستاوە لەوان قوربان عەدەدی مەلایەکان لە هەموو حیزبەکان زیاتر وەک لێ گرتو لە هەموو نەها یعنی ئەو باسی وەی کرد دەڵێ ئێوە دینتان استقلال کرد ئێمە عەدەدی مەلایەکان لە لیستی پارتی زیاتر وەک لێ گرتو ئەمە قەناعەتمان پێی وایە دەبێت مەلاژ يعني لو هالجانوم وما في باجو بارتي سي ملا ليستكيتي باش يا اخي تنازم هون خوان دبي جواب دنوان باش بلا من لا هو اوان دلك دي استقلال دكم دلم بين باش لو بري باش تو كبارتي ديمقراطي كردستان او ما بس لو يك يغرتو اسلامي كردستان اما وكو شعار ناو بكرنا هاتو بلام لناو بيكاتيدا سرتاش اماجن بيكر باش زوريني اندامان دوسلانگران مسلمانن همو ديانه كاني تري مسيحيه ازدي هي بيكاتيچي زور لناو بارتي ده هي ورزي همو لانه كانش جيراوا بل سپاسانه كم دياري ام زۆربەی کاتی بەرنامەکەمان ڕۆیشتووە کاتێکی کەممان ماوە ئەچین وردە لە قاوەخانەیەک لە چایخانەیەک کۆ ئەبینەوە دائەنیشین چایەکە خۆی ناوێکی ساردە خۆینەوە و لەوێش دەرفەتانە دەمێت کە بانگەشەی خۆتان بکەن و بە خەڵک بڵێن بۆچی دەنگتان پێ بدەن بێگومان دەرفەتی ئەو شتانەیە کە
ڕیکلام بۆ لیستەکەتان و بۆ ژمارەکەشتان بکەن کە ئەمە لە هیچ کەناڵێکی هەرێمی کوردستان تا ئێستا بەڕێوە نەچووە هەموو کەناڵێک ئەگەر کەسەکە سەر بەو حزبە بێت ینی کەناڵەکە بۆ نمونە کەناڵێکی دیاریکرا و ئەوانەی لەو لیستە نەتوانن بەڵام ئێمە لای ئێمە کاندیدی هەموو لایەنەکان بەسەرەکەینەوە هەمووشیان مافی ئەویانێ بەرنامی خۆیان باسکەن هەمووشیان مافی ئەویانەیە هەم ڕیکلام بۆ لیستەکەیان بکەن هەم ڕیکلام بۆ ژمارەکەی خۆیان بکەن وردە وردە نزیکە بینەوە و بەرنامەکەمان دەرداوە. بەڵێ ئەزیزان سڵاوتان لێبێت وەکو هەمیشە لە کاتێکی دیاریکراو لە سەرەتا لە ناوەڕاست لە کۆتایی بەرنمەکە ئێمە مەبەستمانە دوایەوەی تۆزێکمان دووە بین چایەک قاوەیەک ئاوێک بخۆینەوە ئەمڕۆ دیسانەوە هاتوینەتەوە لە کۆشکێکی چاو قاوە و شەربەت و میوەی سروشتی لە پارکی سامی عەبدوڕەحمان ئیسراحەتێکەکەین و بێگومان گفتوگۆکەشمان بەردەوام بێت. لەگەڵ جەنابتانە دەست پێ بکەم مامۆستاکاوە ینی کە بەرنامەی کاری لیستەکەتان ئەو پەیمانیەکەتانە خوێنیتەوە باسی دابینکردنی هەلی کارەکات کۆمەڵێ بابەتی تیا باس کراوە کە زیاتر لەلایەن دەسەڵاتی جێبەجێکردنەوە ئەکرێ کاری بۆ بکرێ و بخێتە بواری جێبەجێکردنەوە ئەوەی مەبەستمە بپرسم ئەوەیە پلانی ئێوە بۆ ئەوەیە بچنە ناو حکوومەتەوە و ئۆپۆزیسیۆن نەبن. بەڵێ زۆر سپاس بۆ پرسیارەکەت کاک یادگار وەڵاهی ئەوەی با ئەو باسی جەنابەت کە باسی هەلی کارم ئەوە تەبەن یەکە لەو فولیەکە لەو فڕۆسە گەورانەی کەمە نزیک دەبینەوە لە دەجیل لە هەرێمی کوردستانە تاعینیە دەجیل بە ڕسمی نزیک لە دەجیل کە ئەوە مەگەر یەکێک بە VIP و بە نازانم چی واستە واسەکاری بوو بێ لەژێر هەردوو دەسەڵاتی هەیمەنەی ئێرە ئەو لەدام بەداخەوە ئەوەی کە ئێمە بەڕاستی قەنەعەتمان پێیەوە بەجددی جۆری وەرگرتن بە شەفافی بێن یان ئێستا تۆوەرە من قەنەعەتم وایە کە ئینشاڵڵا ببینە ئەندام پەرلەمانی یەکەمیش لەسەرەوە دەکەین دەبی هەرچی نوێنەرایەتی هەرێمی کوردستانی هەمووی هەڵوەشێنینەوە هەموو بێ لە ڕێگەی سیڤیەوە بتوانێت دووبارە وەرگێت بۆی هەرچی گەنجی هەرێمی کوردستانی هەرچی خەڵکێ لە وڵاتە بتوانێت ئۆڤەری لە بەردەست بێ بتوانێت بەلایەنی کەم هیوایەکە بێ بۆی بتوانێت وەرگێت کەواتە دەبێت چەند دەستگایتر لە وڵاتە بن پێتان وایە بتوانێت ئۆفەرە بۆ ینی گەنجەکانی هەرێمی کوردستان ئەوە یەک پێم وایە یەک لەسەر زۆری شتەکانی تریە وڵاتەیە مەسەلەن هاتن باجی سیستەمی ئایتیان کرد لە وڵاتە کەچی بەداخەوە دوای چەند ساڵێک 4 میلیۆن دلار سەرف بوو بەداخەوە ئێستا نەمؤسسەکەمە نەهەویەکەش وەک پێویستما و ئیشی لەسەر دەکەینەوە بابەتانە زۆر شتی تر کە من دەمێ بڵێم بەنسبەتەوە ئێوە ئەتانەوێ بچنە ناو حکوومەتەوە حکومەت تەبەن هەر حیزبێک ئەگەر قەنەعەتی بەوە نەبێت دەسەڵات وەگرێت پێم وایە یەکسەر کۆتایی بە خۆی بێنە باشە لەبەرەوە بەڕاستی تۆ لە دەسەڵات دەتوانی خزمەتکەی لە معارەزەبوونەوەی کە هاتە تۆ لە ڕخنە لە دەسەڵات دەگری کە من لە 27 ساڵی ڕابردوودا تا ئێرە ڕخنەمە لە دەسەڵاتی کوردی هەیە بە هەموو جۆری ئیشکردنەکانیەوە بەڕاستی ڕخنەی جدیشمانێ قسەی جدیشمانەیە لەبەرەوە دەڵێن بەڕاستی ئەماگەر بێت و سێکتەرەکان لە وڵاتەوە خۆی بتواندرا بە ئیسفادەی لێ بکرێ من دڵنیام ڕقم لێ نادەین بەڵام دەتوانینەوە خۆی کە دەتوانین بە شێوەکە من دەمەوێت تەنها دووشت بڵێم زۆر بە کورتی بێت زۆر بە کورتی لەوەی کە لێ بێگرتویان بۆیت کێمە من دڵنیا دەکەمەوە لێستا لە پایتەختی هەرێمی کوردستاندا خوێن لێرە یعنی بەڕاستی بە جۆرێک دەبوو سەرچی دەبرد لێرە نامدا ئەخێرەکە یەکگرتووی ئیسلامی نەبە ئەگە یەکگرتووی ئیسلامی نەبا لە پایتەخت و لە هەرێمی کوردستاندا دومیانەوەی بەڕاستی ئێمە دەڵێن بە مەبدە و قەنەعەتەوە دەڵێن ئێمە لە شوێنێکدا پێویست بوو ستۆپ بە شەڕی ناوەخۆ دەکەین لە شوێنێکیشدا پێویست بوو لە بەردەست و لە مزاهەرە و بڵێ کۆبوونەوەی ئەو بەیانیەی کەیتر پەککەوتنی پەرلەمان و دنیایەک ئازار و معاناتی بۆ وڵاتیانی هەرێمی کوردستان و حزبەکان لێکەوتەوە بە تایبەت وڵاتیان ئەبوو ئەو کۆبوونەوەی نەکرایە دەبوو نەکرێ نەخێر ئەو بە تەکید ئینقلابێک بوو لەسەر یەکگرتوو کرا وەویستیان یەکگرتوو ناشرینکەن بە هەر چوار حیزبەکە دەستیان تێدا بوو لەبەر ئەوە چوونە ژوورەوە لەبەرەوە لێ بوون تەنسیخان بێکەوە لەوێ نەبوو تەنها کەس بۆی کۆبوونەوەکە بکرێ بۆی بکرێ بڵێ با نعفون ئەوانەی کە مجموعی کە چوو بوون و مجموعاش کە نەچوو بوون ئیتر تەنها یەکگرتوو بە دڵێکی ساف بە نیەتێکی پاک بە ڕۆحێکی کوردستانانی و کوردانەوە ویسێ و کوردستانە تێک نەچێت سپاس دەکەم دکتۆر زێدان جەنابتان لە کەرت و لە سلکی خوێندنی باڵان یعنی ئەگەر بچیت کافتریا و چاخانە و قاوەخانەکانی هەرێمی کوردستان بگەڕی دەیان گەنجی ئەگەر سەدان و هەزاران نەبێت گەنجی بێکاری تایە کە خەریجی زانکۆیە دەرچووە تەخەڕوجی کردووە و هیچ کارێک نییە بیکە ئەبێت لە بەیانی تا ئێوارە ڕۆژەکەی کات بکوژێت چی ئەکەن بۆ ئەم گەنجانە
بەر لەوەی وەڵامت دەمەوە بەس کۆمنتێک لەسەر قسەکانی مامۆستاکەوە دەڵێ ئەگەر یەکگرتو نەبووە لە پایتەخت خوێن دەڕژە بەڵام ئەگەر پارتی نەبووە لە هەموو کوردستان و سەروەری هەرێمی کوردستانیش نەدەما ئەو پرسیارێک کە جەنابەت دەکەی وەکو ئاستی خوێندنی باڵا و پێداچوونەوەیەک بۆ خوێندنی باڵا من بە پرۆژەیە کارەوە داوا دەکەم لە خوێندنی باڵا بەداخەوە لە زانکۆ لە هەموو زانکۆکانەوە لە وەزارەتی خوێندنی باڵاش هەندێک دەموچاو دەبینی من ئەو کاتێک قوتابی زانکۆ بووم بە کەلۆریۆس و ماستەر و دکتۆراشم تەواو کرد و بوومە ڕاگری کۆلێژ هەر ئەم دەموچاوانە دەبینم هیچ پێشکەوتنێکیان پێوە نییە بۆی خزمەت بەو بوارە بکەن دەیان کێشاتی خوێندنی باڵا لە ئێستا وەزارەتێکی ناکارەیە بەڕایەوە ناکارەیە بەپێی پێویستی ئاستی خوێندنی باڵا بەڵام ئەگەر خوێندنی نزم لەوانەیە کارا بێ بەڵام کە بڵێم خوێندنی باڵا کارە نییە بۆ داواکاری من زانیاری وەرگرتووە کە لە دوای هەڵبژاردن ئەڵێن گوایە بۆی نەبێت بە بانگەشی هەڵبژاردن نزیکی 1300 یەکەمی زانکۆ دائەمەزرێت چەند گرنگە یەکەمەکانی زانکۆ ئەوانەی کاتی خۆیان ئەگرن ڕەنگە ئیسراحەت نەکەن ڕەنگە وەکو پێویست سوود لە خۆشیەکانی زانکۆ وەرنەگرن تەنها بۆ ئەوەی سەعی بکەن بتوانن یەکەم بن ساڵ بە ساڵ هەلی کاریان بۆ بدۆزرێتەوە نەگوای لێبێ بڵێ بۆ سەعی ناکەی بۆ ناخوێنی بڵێ ئەو یەکەمەکە دامەزراوە من بۆچی بیکەم من لێرەوە داوا لە حکوومەت دەکەم یەکەمەکانی ئەو ساڵیش لەگەڵ ئەوان بەر لە هەڵبژاردنیشدا بوو مەزرێن چونکە مافی خۆیانە ئەو شەو نخونیەی دەکەن بۆی لە ناو زانکۆ بەشەکانیان یەکەم بن لە هەمان ڕۆژی دەرچوونیان دابوو مەزرێن لە زانکۆکاندا شوێنی گونجاویشان بۆ بدۆزێتەوە لەوانەیە چەندین شوێن هەیە فراغی تێدایە چەندی شوێنەیە ئەو گەنجانە بتوانن زانکۆکان و شوێنەکانی خۆیان پێ بەڕێوە ببەن هیوادارم دەرچوەکانی ئەو ساڵیش بەر لەوەی هەڵبژاردن بکرێت لە ئێستادا هەمویان دابوو مەزرێن مامۆستا یەکێک لەو پرسانەی کە لە ئەڵلقەکانی ڕابردووی پاسی هەڵبژاردنە قسەی لەسەر دروست بوو ئەوەیە کە هەر کەسێک بەس بتوانێ بنووسێت و بخوێنێتەوە ئەتوانێت بچێتە پەرلەمان و کاندید بێت و بێ بە پەرلەمانتار ئێوە بچنە پەرلەمان کار بۆ ئەوەکەن ئەهلی خەڵکانی خاوەن پسپۆری و ئەهلی اختصاص بێنە ناو پەرلەمانیان ئاساییە بەلاتانەوە بەس بزانێت بنووسێت بخوێنێتەوە بێتە ناو پەرلەمان قانونێکی داری هەیە دەرێ رجل مناسب في مكان مناسب پێم وایە هەموو کەسێک لەو شوێنەی کە پێویستە بەڕاستی ئەوی بۆ بچێ باشە ئیتر لە هەموو جمگەکانی سەڵاتدار و حکومڕانی من پێم وایە 27 ساڵی ڕابردوو کوشتەی دەستیەوەی کە بەڕاستی ئەوانەی بەشێک لە حکومڕانی لە ئیدارەکردنی وڵاتەدا بوونە بەڕاستی وەک پێویست نەیانتوانێت من پێم باشە بەڕاستی ئێمە ئەگەر بتوانین یەکەمیان لە ئەوە کاک یەک کۆمنتم هەیە لە سەقسەکەی کاکتۆر کە باسی ئەوە دەکات دەڵێ گەر ئێمە نەباین کوردستانەوە قوربانیەوەی کوردستانیشمان لەدەستدا و ئیترەوەی بینیمان هەرەوە بوو یەک نمونەی تر وڵاوە دەبێت لە دەسەڵات برسی کە لە بەرچی 150 کوردستانتان لەدەستدا یەک نمونەی تر لەبەر نەگونجانی نێوان یەکێتی و پارتی لەبەر ئەوەی کە ئێستا فەرمەوە ساڕۆخباران دەکرین لە کاتێکدا چێ بە جواب ئەشخاصەکان دیار بوون وازەحە زۆر وازە خاوەکەت بخۆرەوە ئێستا دێمە وڵات بۆی بانگەشە بۆ خۆت بکەیت دکتۆر زێدان گەر بکرێ لە سی چرکەی وەڵام بیتەوە زۆر سپاس دەکەم یەکێ لە پرسیاری هاوڕێکان بوو ئێستا بیرم کەوتەوە ئەیوت دێوە ئاگاتان لە ژیانی خەڵک نییە و ئەو شەی VIP بەکارێنان پیاوە بۆیە بیرم VIP ئەژین بۆ وانەوە بڕوا بکەم ئەو لەوانەیە زانیاری لە سەرژانی ئێمە نەبێت ئێمە وەکو هەر مامۆستایەکی ئاسایی ڕۆژانە چینە دەوامی خۆمان و لە کاتی خۆشماندا ژیانی خۆمان بەسەر دەبین وەکو جیاواز لە هەموو ئەوانەی کە لایەنەکانی تریش هەیە بە تحەداوە دەڵێم نە پرزگەمان هەیە بۆی خەڵک لێدابنیشێت ئەو پرزگەیە تەنها بۆ بەڕێوەبردننی کارەکانە نە خەڵکێکیش لە دەرگا ڕاوەستەوە و نە قوتابیش لە دەرگا ڕاوەستەوە چاوەڕێ بانگەشەی خۆت بکە بۆ لیستەکەت بۆ ژمارەکەت بەڵێ بە دەنگدەران بڵێ بۆ دەنگت پێ بدەن بەڵێ داوا لە هەموو دەنگدەرانی کوردستان دەکەم کە ئەوانەی بە ویژدانەوە دێنە سەر سندوقەکانی دەنگدان بۆ پاراستنی سەروەری هەرێمی کوردستان و بۆ یەک ڕێزی نیشتیمانی وەکو ئامانجێکی سەرەکی کە خۆم لە وێنەکانیشدا هەڵواسراوە ئاشتەوایی نیشتیمانی و زانست و پەروەردە و خزمەتگوزاری بە هەموو کۆمەڵگای کوردی داوا لە دەنگدەران و دۆست و لایەنگرانی لیستی 183 پارتی دیموکراتی کوردستان دەکەم دەنگ بەندە بدەن ژمارە 95 بۆ ئەوەی بتوانم لە داهاتوو وەکو پێشمەرگەیەکی قەڵم خزمەت بە کوردستان و خزمەت بە هەموو تاکتێکی کۆمەلگا لیستەکەشت ژمارە لیستم 183 لیستی پارتی دیموکراتی کوردستان و ژمارەی کاندیدیم 95 مامۆستا جەنابیشتان بانگەشە بۆ خۆتان بکەن بۆچی دەنگت پێ بدەن بەڵێ من داوا لە هەموو هاوڵاتیان و هاونیشتیمانیانی بەژمەینەتی 27 ساڵی هەرێمی کوردستان دەکەم دەڵێم مەگەرنانێک هەیە بە هەمومان بەیەکەوە بیخۆین ئەگەر نییە بە هەمومان وەک برسی بین مەرجە دڵسۆز و ڕازگۆ بین بۆ کار بکەین بۆ وڵاتیش و نیشتیمانێکی ئاوەدان من کاومەمەند کاندیدی ژمارە 11 لە سەر لیستی 190 بەرەو ئیسلاح داوا لە تەواوی هاوڵاتیان و
خۆشەویستان و عزیزان لە تەواوی کوردستان دەکەم بە کام جارە ئەم انتخاباتە یەک باز نییە لە هەموو شارەکانی هەرێمی کوردستان لە هەموو لادیەکان لە هەموو قەزاکانەوە دەتوان دەنگمان پێ بدەن دەنگ بە کاندیدی خۆتان بدەن ژمارە 11 لە 390. مامۆستا کاوە مەمەند کاندیدی بەرەو ئیسلاح دکتۆر زێدان کاندیدی پارتی دیموکراتی کوردستان سوپاس کە بەشدار بوون لەم بەرنمەیە سوپاسی تەواوی ئەو گەنجانە ئەەکەم کە گەرم و گوڕتر بێت جوانتر بێت ڕێکوپێکتر و دەوڵەمەندتر بێت بەڵێ ئەزیزان جیاواز لە ڕۆژانی ڕابردوو ئێمە لە دەرەوەی پاسەکە بەرنمەکە کۆتایی پێێنین چونکە پاسەکە هەتا ئێرە توانی ئەم هاوڕێیانە و کاندیدەکان هەڵبگرێت ڕێزی یادگارفایق و تەواوی ئاوکارانم قبول بکەن تا پاسی هەڵبژاردنێکی دیکەیەوە و کوردستان لە ئەمانەتی خوادا کاتێک.